سەبارەت بە دابەشکردنی موچەی هەرێمی کوردستان یا خودناردنی پارە لەلایەن بەغدادەوە بۆ هەرێمی کوردستان، فالح ساری وەزیری دارایی عێراق بە بەرپرسێکی باڵای کوردی وتووە هیچ کێشەیەک لە بەردەم خەرجکردنی موچەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا نییە لەگەڵ موچەی فەرمانبەرانی دام و دەزگاکانی حکومەتی فیدراڵ موچەی هەرێمیش خەرج دەکەن. وەزیری دارایی عێراق بەو بەرپرسە کوردەی وتووە وەکو پەیامنێری کورسات نیوز لە بەغدا ڕایگەیاند چاوەڕێی حکومەتی هەرێمی کوردستان ناکەن بۆ ڕادەستکردنی 120 میلیارد دینارەکە، بەڵکو لای خۆیانەوە لێبڕین بۆ کۆی پارەی موچەی موچەخۆرانی هەرێم دەکەن و ئەو پارەی کە دەمێنێتەوە کە موچەی مانگی شەش هەرێمی کوردستانە ڕەوانە دەکرێت کە هێشتا لە ئێستەیە خەریکی دابەشکردنی موچەی دام و دەستگاکانی وەزارەتەکانی حکومەتی فیدراڵین. وەزیری دارایی عێراق دڵنیایی داوەتەوە بەرپرسە کووردە کە خەرجکردنی موچەی هەرێمی کوردستان پەیوەست نەکراوە بە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا لەبارەی ڕێکەوتن لە سەرداهاتی نانەوتی، بەڵکو موچەی موچەخۆرانی هەرێم ڕێڕەوی خۆی گرتووە و لەگەڵ دام و دەستگاکانی حکومەتی فیدراڵ خەرج دەکرێت. لە لایەکی دیکەوە پەیامنێری کورسات نیوز ئەوەشی زانیوە کە بڕیارە ئەمڕۆ تا سبەی وەزارەتی دارایی عێراق موچەی هەر سێ سەرۆکایەتەکەی حکومەتی فیدراڵ خەرج بکات. هەر لە باسی موچەی ئامێنینەوە، بەڵام موچەی خاوەن پێداویستە تایبەتەکانی هەرێمی کوردستان. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کرد لە هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە هیچ موچەیەک بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان نەبڕاوەتەوە. دەشڵێت ئێستا لە هەرێمی کوردستان 30,000 خاوەن پێداویستی تایبەت تۆمار کراون کە موچەیان نییە، لەو ژمارەیەش 13,000 پشکنینیان بۆ کراوە. باسی لەوەش کردووە لەگەڵ بەغداد قسەیان کردووە بۆ ئەوەی موچە بۆ ئەو 13,000 خاوەن پێداویستی تایبەتە دابین بکرێت و ماگانە موچە وەربگرن و چاوەڕێی وەڵامی بەغداد. لە ساڵی 2013ەوە هیچ کەمەندامێکی نوێ تۆمار نەکراوە بەهۆی قەیرانی داراییەوە، بەڵام ئێستا بە دوواداچوونەکانی ئێمە زیاتر لە 30,000 کەمەندام هەیە لە هەرێمی کوردستان کە موچەی نییە. ئێمە لەم 30,000 13,000یان بە پێی ئەوەی کە کێ لە پێشترینە بۆ وەرگرتنی موچە هاتوین پشکنینمان بۆ کردوون، ناوەکانمان ناردووەتە بەغا، خۆمان چوینەتە بەغا و لەگەڵ وەزیری دارایی وەزیری کار کۆبوونەوەمان کردووە کە پێویستە ئەم 13,000 موچەیان بۆ ببڕێتەوە. حکوومەتی عێراق پلانی هەیە بۆ هەموارکردنەوەی خشتەی موچەی موچەخۆران و زۆرینەی کارەکانی ئەو پلانە کە ئامادەیان کردووە تەواو بوو. کە باسی خشتەی موچەی موچەخۆران دەکەین، بریتە لەو خشتەی کە پلە و ستێپی موچەخۆرانی تیادا دیاری دەکرێت. موچەی بنەڕەتی موچەخۆر لەسەر بنەمایە و خشتەیە دیاری دەکرێت. ئایا کەی دامەزراوە و چ بڕوانامەیەکی ساڵانی خزمەتی چۆنە لەسەر بنەمای خشتەی موچە دیاری دەکرێت. ئێستا پلانەیە کە دەستکاری ئەو خشتەیە بکرێت. هەنا ئەسەدی بریکاری وەزارەتی پلاندانان و سەرۆکی لیژنەی هەموارکردنەوەی خشتەی موچە ئاشکرای کردووە چەند پێشنیاز و سیناریۆیەک بۆ هێنانەکایی هاوسەنگی لە نێوان موچەکاندا ئامادە کراوە. هەروەها قۆناغی یەکەمی کارەکانیان کە تایبەتە بە دروستکردنی بنکەی زانیاری بە ڕێژەی 70% تەواو بوو. سەرۆکی لیژنەکەەوەشی خسۆتە ڕوو، لیژنەکەیان چەندین کۆبوونەوەی ئەنجامدا و چەند پێشنیازێکی خسۆتە ڕوو کە دیارترینیان بریتە لە زیادکردنی موچەی بنەڕەتی لە بەرامبەردا کەمکردنەوەی دەرماڵەکان، ئەمەش بە مەبەستی چەسپاندنی دادپەروەری لە نێوان موچەخۆراندا کە دواتر ڕنگدانەوەی ئەرێنی و باشی دەبێت لەسەر موچەی خانەنشینیشیان. ڕوونیشی کردوتەوە داوایان لە هەموو وەزارەتەکان و سێ سەرۆکایەتەکە کردووە وردەکاری پلەبەندی موچەی موچەخۆرانیان بۆ ڕەوانە بکەن. لە ئەگەری وەڵامی ئەواندا 80% ئەو دۆسیە یەکلا کراوەتەوە. سەبارەت بە موچەی خانەنشینانی کەرتی تایبەت، دوای ساڵانێک چاوەڕوانی موچەی خانەنشینی کرێکارانی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان زیاد کرا و کەمترین موچە بە 500,000 دینار دیاری کراوە کە تێیدا مەرجی خانەنشین بوون بۆ پیاوان 60 ساڵ تەمەن و 30 ساڵ خزمەتە، واروەها بۆ ئافرەتان 55 ساڵ تەمەن و 25 ساڵ خزمەتە.
بڕیارەکە زیاتر لە 1000 کرێکاری خانەنشین کراو دەگرێتەوە کە خانەنشین بوون و موچەکانیان لە خوار ئەو ڕێژەوەیە. دوای ساڵانێک لە چاوەڕوانی و داواکاری بەردەوام دوجار موچەی خانەنشینی کرێکارانی دەستەبەرکراو لە کەرتی تایبەت زیاد دەکرێت و کەمترین موچە نابێت لە 500,000 دینار کەمتر بێت. ئەو بڕەپارەی کە پێشتر ئەدرا بە کرێکار 150,000 بوو لە پای ئەو خانەنشینی کە خانەنشینە بوو، بەڵام ئێستا خۆشبەختانە نابێت لە 500,000 دینار کەمتر بێت کە ئێماڵێن لە 500,000 کەمتر بێ، ئەنی کەمترین ڕێژە. کرێکاران زۆر خۆشحاڵن چونکەم لەبەرەوەی بەڕاستی هەر شتێک بارێک لەسەر شانیان کەمە کاتەوانێت جناوە کۆ بڵێن 500,000 دینار باوەڕ ناکەم، یعنی بەتەواوەتی ژیانی خەڵک بارێ بەڕێوە گەتۆ نەخۆشیەک بێ یا شتێ بێ ئەوە بێ، بەڵام کرێکار دڵخۆشە، زۆرە مۆزعی پێخۆشە، سوپاس بۆخوا ئێمەش ئینشەڵڵا هەر هەوڵی زیاتری هین، چونکە ئێمە 500,000 بە شایستە نابینین بۆ کرێکارێ کە چەند ساڵ خزمەتی کرد و چەند ساڵ بەردی بناقی ئەم شارەیان داناوە هەموو کرێکارێ لە هەموو بوارەکاندا. بڕیارەکە بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2012 هەموار کراو و یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقا کە تێیدا دادپەروەری بۆ دابینکردنی کەمترین ئاستی بژێوی ڕەچاو کراوە. بەپێی مەرجەکانی بڕیارەکە هەر پیاوێک تەمەنی 60 ساڵ بێت و 30 ساڵ خزمەتی هەبێت، یان هەر ئافرەتێک تەمەنی 55 ساڵ بێت و 25 ساڵ خزمەتی هەبێت مافی خانەنشین بوونی هەیە. من بنسبت خۆمە لە 2020ەکەمەوە تا 2026 تقریبا 26 ساڵە ڕاتم لەگەڵ ئەمی شەشە ئیتر ئەگەر وازیشی لێبێنین ئیشی کێو بە ناکرێت. ئەم بڕیارە تەبەن بۆ گشت بۆ هەموو کرێکار وەستەکانی کوردستان شتێکی زۆر باشە بە عێراقیشەوە. هیوادارم بڕیارە بە زووی جێبەجێ کرێ و ئیسفادەی لێ بکەین، یعنی شتێکی باشە بە نسبەت ئێمەوە. چنێک بارگرانی لەسەر ژانی ئێوە کەمە کاتەوە کاتێکە بۆ نمونە لە تەمەنێک ئایتر توانێ ئەوەتان نابێ وەکو ئێستا و ڕۆژانە کاری خۆتان زۆر شتێکی باشە، ینی بە نسبەت بەم ئەم بڕیارەکە ئەدرێت بۆ نسبەت کرێکارەکانە زۆر شتێکی چاکە ئیسفادەی لێکەن، یعنی بارگرانی ژیانی ئێمە و بە نسبەت کە ماڵ و مناڵمان هەیە لە مستەقبەلا شتێکی زۆر چاکە. ئێمەش وەکو تەقاعد و وەکو مۆزەف و ئینی کوردستان مۆزەفەکانی کوردستان ئیسفادەی لێ بکەین. ئێمەش ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 1000 کرێکاری خانەنشین کراو هەن کە موچەکانیان لەلایەن خەزنەی دەستەبەری کۆمەڵایەتیەوە دابین دەکرێت. لە مەودووە سەرجەم ئەو کرێکارانەی بەهۆی تەمەن پەککەوتن یان پێکانی کارەوە خانەنشین بوون و موچەکانیان لە خوار 500,000 دینارەوە بووە هاوتا دەکرێن و بڕەپارەی پێویستیان بۆ زیاد دەکرێت. جێبەجێکردنی بڕیارەکە بۆ گێڕانەوەی هاوسەنگی و شکۆیە بۆ دەست و بازووی هیلاکی چینێکی دیاریکراوی کۆمەڵگە. کرێکاران پێیان وایە بەدەستهێنانی مادە قورسە، بەڵام مسۆگەرکردنی ئەو موچەیە لە تەمەنێکی دیاریکراودا وەکو پێزانینێک دەبینن لە پای ئەو خزمەتەی کە کردویانە. دنیا ماجێت کورتساد نیوز سلێمانی. باسێکی قەرزی بچووکتان بۆ دەکەم. چەند ساڵێکە پرۆژەی پێدانی قەرزی بچووک بۆ خاوەنکارەکان ڕاگیراوە. ئێستا گەنجانی وادارن ئەو قەرزە دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی بتوانن وەکو دەرفەتێک ببینن و دەست بە پرۆژەکانیان بکەن. خاوەن پرۆژەیەک لە هەولێر باسی لەوە کردووە وەرگرتنی ئەو قەرزە هۆکار بووە بۆی بتوانێت ببێتە خاوەن کاری خۆی و چەند کەسێکی تریش بخاتە سەرکار و سوودیان بۆ ئەو کەسانەشە بێت. بەڕێوەبەری قەرزی بچووکیش لە وەزارەتی کار باسی لەوە کردووە وەستانی پرۆژەکە بۆی قەیرانی داراییەوە بووە و دەشڵێت هێشتا بەشێک لە سوودمەندانی پرۆژەکە قەرزەکانیان نەگەڕاندۆتەوە. لە نێو دوکانێکی هەولێر سوودمەندێکی قەرزی بچووک بە هێواشی گەشەی کرد ئەو خەونەی هەی بوو توانی بەدی بهێنێت. 12 نەفەر تا 14 نەفەر لەسەر پرۆژەیە ستاف مازیادی کردو. هەردی ئەو گەنجەی هەولێرە بە پرۆژەیەکی بچووک دەستی بەکارکردن کرد. دەڵێت ئەو قەرزە هۆکاری سەرەکی بوو بۆ ئەوەی پرۆژەکەی گەورەتر بکات و بتوانێت ژمارەیەکی گەنجی دیکەش بخاتە سەرکار. داوەکە و قەرزەمان وەرگرت ئێمە ئیشەکەمان چەند ستێپی کەمان زیاد کرد، چەند بەشی کەمان زیاد کرد لە ئیشەکە وەکو لیستای مەسەن ئێمە لە کێکە گوڵی سروشتیمان زیاد کردووە، لە کێکە پاقلاوەمان زیاد کردووە، مناسەبات بۆ بابەتانە زیادمان کردووە و دوایەوە تقریباً بڵم پرۆژەکە ئەتوان بڵم 100% پرۆژی ئێمە گەشاندەوە 100% پرۆژی ئێمە گەشاندەوە کە ئەو لە دوای قەرزەمان وەرگرتووە. ئەم تیرۆکە تەنها نمونەیەکە لە سەدان تیرۆکی سەرکەوتن کە لە ڕێگای قەرزی بچووکەوە دەستیان پێکرد، بەڵام ئێستا ئەو پرۆگرامە بەهۆی قەیرانی داراییەوە لە جێگای خۆی وەستاوە.
بەڕێوەبەری قەرزی بچووک دەڵێت وەستانی پرۆژەکە تەنها بەهۆی قەیرانی داراییەوەیە، ئاماژە بەوەش دەکات هێشتا بەشێک لە سوودمەندوانی پرۆژەکە قەرزەکانیان نەگەڕاندۆتەوە. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەردەوامی پرۆگرامەکە هەبووە. 8,136 کەس بری 76 میلیارد دیناریان بەسەردا دابشکرا لە ئێستا نزیکەی 9 میلیارد دینار لای سوودمەندا ماوەتەوە، بەڵام ئەوش بەپێی ئەو خشتێکە لەلایەنە ڕۆژانە دەگەڕێتەوە سەر ژمارە بانکیەکانمان. ئەو سندوقێمە سندوقێکی دەوران بوو، دەبوو ئەو پارێکە لای سوودمەندە بگەڕێتەوە دووبارە دابشکێنەوە بەسەر سوودمەندتردا. پرۆژەی قەرزی بچووک لە ساڵی 2011 دەستی پێکرد. زیاتر لە 8,000 هاوڵاتی سوودمەند بوون لە پرۆژەکە کە بۆ هۆی ڕەخساندنی دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. بڕیار محەممەد کورسات نیوز هەولێر. دەچینە کەرکووک باسێکی وەرگرتنی گەنمی ئەمساڵ دەکەین لە ماوەی مانگی ڕابردوو کە بە بازارکردنی بەرهەمی دانەوێڵە بوو. ئەو دانەوێڵانەی کە دەڵێن لە ناوی پلان وەردەگیرێ بە نرخێکی بەرزتر لە کەرکووک 360,000 تۆن وەرگیراوە لە سایلۆکان، واتە 360,000 تۆن گەنم لە چوارچێوەی پلاندا لە جوتیاران وەرگیراوە. بەڵام بەرهەمی دانەوێڵەی دەرەوەی پلانی کشت و کاڵی کە جوتیارانی کورد زیاتر دەگرێتەوە و جوتیارانی کورد خاوەندارەتی ئەو گەنمە دەکەن کە لە دەرەوەی پلان وەردەگیرێ، هێشتا وەک پێویست بەرەمەکانی لێ وەرنەگیراوە پرۆسەیەکی سستە. لە کاتێکدا بۆ هەر دۆنمێک 450 کیلۆ دانەوێڵە بە نرخی 500,000 وەردەگیرێ، ئەمەش بۆتە جێی نیگەرانی جوتیاران. واتە لەلایەکەوە کەمترین گەنم بە کەمترین پارە لە جوتیارانی کورد وەردەگیرێ، لەلایەکی دیکەوە ئەم پرۆسەش هێشتا پرۆسەیەکی سست و خاوە. لە ماوەی یەکمانگی بە بازارکردنی بەرهەمی دانەوێڵەی ناو پلانی کشتوکاڵی لە کەرکووک 360,000 تۆن لە سایلۆکان وەرگیراوە، بەڵام بەرهەمی دانەوێڵەی دەرەوەی پلانی کشتوکاڵی کە جوتیارانی کورد خاوەنداری دەکەن هێشتا وەک پێویست وەرناگیرێت. سەرباری بڕیاردان لە وەرگرتنی بەرهەمی دانەوێڵی دەرەوەی پلانی کشتوکاڵی، بەڵام بۆ هەر دۆنمێک تەنها 450 کیلۆ دانەوێڵە وەردەگیرێت بە نرخی 500,000 بۆ هەر تۆنێک. ئەمەش بۆتە جێی نیگەرانی جوتیاران. هەم کەمێکیان کەم کردەوە لە بۆ ئێمە، هەم عەجزی ئەلکترۆنیکەش تاخیرە، دوێنێ 10 دقیقە بوویتەوە، ئەوە ڕۆژێ نیم سەعات بوویتەوە، کەس ناتوانێت عەجز بکات. ئێستا ئەمن بەخۆم 200 تەنم هەیە، 38 تەنم ئەو جارە بۆ دەرچووە، هێشتا ماشە 2 خوتەی کەم مایە، چێ دەرێ پێ ڕادەگەم یا پێ ڕناگەم. نێزکەی احتیمالە من 100 تەنم زیاتر لە عەرضی دەمێنێتەوە. زیانی زۆر بکردی، یەکەم شت دەرێن 15 قەپات دەبی، هەتا ئێستا ئەمە ئەو ئەلکترۆنیە نافتەوە 10 دقیقە دەبتەوە قەپات دەبی، کەس پێی داخل ناکرێت. خەرکەکەش هەندە چێرخیندەواری نێ ناتوانین داخلیش کە لە مەکتەبەکانیش ئەوان هەزمایان زۆر لەسەر داخل نابی. ئەم نێستا هەیتم لە 27 تەنم لۆ هاتەوە. بۆ بە دوواداچوون لەسەر ئەو کێشانەی ڕوبەڕووی جوتیارانی کورد بوونەتەوە، سەرۆکی لیژنەی کشت و کاڵ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەردانی سایلۆی پارێزگاکەی کرد تا فشار دروست بکرێت لە خێراوەرگرتنی بەرهەمی دانەوێڵەی جوتیاران و بە فیڕۆ نەچوونی ماندووبوونیان. ئاگداری جوتیارانی خۆمانین، وەرچێکی خۆمانە کە لەگەڵ جوتیاری خۆمانە بین، و لەم وەرزەشە کە وەرزی بە بازارکردنە جوتیاران کێشیانەیە. خۆتان نەزانن کە داخلی خوتە و خارجی خوتانین، لە ناو پلان و دەرەوەی پلان کێشە سەرچەکە گەڕێتەوە بۆ خاوەندارەتی زەوی و نەبوونی گرێبەست کە بە دوو بڕیاری ناڕەوا بەرامبەر بە جوتیاری کورد و تورکمان کراوە کە ئەوەش خاوەندارەتی زەویەکانیان لێسەنداوەتەوە. جیاواز لە ساڵی ڕابردوو ئێستا دانەوێڵەی خاوەن پلانی کشت و کاڵی بە نرخی 700,000 دینار بۆ هەر تۆنێک بە بازار دەکرێت، بەڵام دانەوێڵی دەرەوەی پلانی کشت و کاڵی بە نرخی 500,000 بۆ هەر تۆنێک لە سایلۆ وەردەگیرێت. هەموو ئەو کێشە و گرفتانەی ڕوبەڕووی جوتیارانی کورد دەبێتەوە لە کاتی بە بازارکردنی بەرهەمی دانەوێڵەیان، هۆکارەکەی بۆ جێبەجێ نەکردن و هەڵنەوەشاندنەوەی بڕیارەکانی سەردەمی بەعسە کە حکوومەتی عێراق سستە لە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەی نوێنرانی عێراقەوە دەنگی لەسەر دراوە. ئەمە شوای کردووە جوتیارانی کورد لە کاتی بە بازارکردنی بەرهەمی دانەوێڵەیان ڕوبەڕووی کێشە و ئاستەنگی جۆرا و جۆر ببنەوە. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک. دەچینە دۆک لە سنووری پارێزگای دۆک وەرزی بڕینی مێش و بەرهەمی هەنگوین دەستی پێکردووە. هەنگاوانێک باز لەوە دەکات بەرهەم و
بڕینی مێش لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر جیاوازی زۆری هەیە بەڵام داوا دەکات زیاتر گرنگی بە بەرهەمەکەیان بدرێت کە هەنگوینە بۆ ئەوانیش بتوانن زیاتر بەردەوامی پێ بدەن تەنانەت بەرهەمی هەنگوینی کوردستان پەرە پێ بدەن و زیادی بکەن بۆ ئەوەی هەناردەی دەرەوەش بکرێت. لە سنوورێ پارێزگاها دهۆک وەرزێ بڕینا مێشن هەنگڤینی دەستپێکریە. دوو هەنگەوانên سنوورê پارێزگاها دۆکێنا ئامادەکاریان دەکەن ji بۆ بڕینا مێشا و دەرئینانە هەنگڤینی. ئەva جاسما ku agrekê biçûk diket da ku dîkolê biket û ji ber mêşan dab asanî bikaret karê birînê biket û behsê cewaziya hengivînê ji cihekê bo cihekê din diket. Mêşal heyva sê dest pê diket û heyva 4 û 5 bo zêdekirina mêşa û seqvêriya wa bez bû berhemê wayê higivînî heyva 6 û 7 û 8 li deverê digerim li heyva 6 mêş têne birîn li deverê piçekê sar têr wekî nîv germiyan dibêjne û zozana li heyva 8 û 9 têne birîn û ev sala da gelek berhemê wayê baş e li hemî devera her mêşeka baş bid berhemekê gelek baş e هەنگەوانێکی دهۆک ژی دەبێژێت ji ber hatina baranên zor û hebûna bihareka xweş berhemê hingivînî zêrekiriya lê daxwaz diket pitir giringî biwan û berhemê wan bête dan. Xwedê me divê hikmet evî hingivînîş me wergirt wekî mêjvan dabşên berhemê xwe zêdekin vêca çijder ve bi navxweyî îlacekê lê bikin bû mêjvana dabşên şolê xwe bikin. Li Sinûrê Parêzgeha Duhok salana hezaran tanên hingivînê têne berhemînan û hingevanên Duhok dibêjin sal bo salê mêş û hingivîn zêdetir lê têt lê çileên giringê pê nadin û berhemê wan pitir dimîn te li mal. Ji ber keş û hewa û siruştê guncayî berhemê hingivînê li Herêma Kurdistanê bigiştî û Duhokê bi taybetî di zêdebûnê de ye. Lewra jî mêjvan daxwaz dikin lanên peyvîndar berhemê wan bine derve dawkarin berdewamî bidenê. Şewra Xidr Kurdistan News Duhok. با باسێکی بەرەمێنانی نەوت و یاخود پەرەپێدانی نەوتی عێراقتان بۆ بکەم. وەزارەتی نەوتی عێراق بۆ پەرەپێدانی کارەکانی کێڵگەی نەوتی ڕۆژاوای قوڕنە دوو گرێبەستێکی نێنی لەگەڵ کۆمپانیای شیڤرۆنی ئەمریکی ئەنجامدا و دواتر میدیای عێراقی گرێبەستەکەیان ئاشکرا کرد. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند کۆمپانیای نەوتی بەسڕە گرێبەستێکی بۆ هەڵسەنگاندن بۆ کارەکانی کێڵگەی ڕۆژاوە قوڕنە دوو واڵ و گۆڕکردنی زانیاری بە مەبەستی ئەنجامدانی ڕێکەوتنی داهات و ئیمزا کردووە. وەزیری نەوتی عێراق دەڵێت پێشتر کۆمپانیای لوکۆیلی رووسی لە کارەکانی پەرەپێدانی کێڵگەکە کشاوەتەوە چونکە ئەمریکا سزای بەسەردا سەپاندبوو. کێڵگەکە ژێکێکە لە کێڵگە گەورەکان و دەیانەوێت توانای بەرهەمێنان و هەناردەکردنی بەرزکەنەوە کە سوود بە پێشخستنی پیشەسازی و ئابووری وڵات بگەێنێت. یەکێک لە کارەکانی یاخود چەند کارێک دەکا ئەم شیڤرۆن کە ڕێکەوتنی کردووە بەشێکی کارەکانی ئەوەیە کە تەکنەلۆژیا و ڕێگای سەردەمیانە و نوێ لە پەرەپێدانی کێڵگەکە بەکاردێنێ. با باسێکی ئەو کێڵگەنەوتیەتان بۆ بکەم کە کۆمپانیای نەوتی بەسڕە لەگەڵ شیڤرۆنی ئەمریکی گرێبەستێکیان کردبوو بە نهێنی ئەو گرێبەستە ئیمزا کراوە دواتر ئاشکرا بوو و نەوتی عێراقیش خۆی قسە لەسەر و بابەتە کردووە. کێڵگەی نەوتی قوڕنە دوو دووەم گەورەترین کێڵگەی نەوتی عێراق لە دوای ڕومەیڵە کە هەردووکیان دەکەونە بەسڕەوە واتە بەسڕە سەبەتەی نەوتی عێراق کە دواتریش بۆتە سەبەتەی شابووری عێراق و داهاتی نەوتە دەگەڕێتەوە بۆ حکوومەت و 90% زیاتری بودجەشەر لە داهاتی نەوت پێکاتەوە بۆیە گرنگیەکی گەورەی هەیە. کێڵگەی قوڕنە ڕۆژاوای قوڕنە دوو یەدەگی سەلمێنراوەکەی 14 ملیار بەرمیل نەوتە کە یەدەگێکی باشی نەوتیە سەلمێنراوە کە ئەمەنە نەوتی یەدەگیە. بەرەمێنانەکەی چۆنە؟ 460 بۆ 480,000 بەرمیل نەوت
ڕۆژانە بەرهەمێنێ ئەم بەرهەمهێنانە دە لە سەتی بەرهەمێنانی نەوتی عێراق پێک دێنێ بەڵام ئەوشمان بیر نەچێ ئێستا لەو کاتەیە یاخود لە پێش جەنگ کە بەرهەمێنانی نەوتی عێراق نزیکی 4 میلیۆن بەرمیل نەوت بوو ئەوەندە بەرهەمێنێ دە لە سەد بەڵام ئەگەر بیر لەوە بکەینەوە هەر دوێنێش ئەوم بۆ باسکردن کە عێراق پلانی هەیە بەرهەمێنانی بۆ سەروی 7 میلیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە بەرزکاتەوە ئەوە دەبێت ئەم کێڵگانەش بەرهەمێنانیان زیاد کرێ بۆەوەی ئەو پلانەی عێراق جێبەجێ بکرێت دواتریش باسێک لە باسی ئەوەیە کە ڕێگاکانی هەناردەش بەس تەنها بەندەری بەسڕە نەبێ بەڵکو بۆڕی عێراق سووریا یاخود کەرکووک بانیاز بێت یاخود ئەم بۆڕێی هەرێمی کوردستان بە تەواوی توانای بخرێتە گەڕ بۆ ئەوەی ئەم بەرهەمێنانە بەرەم زیاکەی بەڵام کۆگاکردنتەوەندە بەهێزنێ لە عێراقدا و ئەمەی بەرهەمی دێنی دەبێبی لەوە بکەیتەوە سەررجەمی هەناردە بکەیت کە ئەمەش بابەتێکە لە ئێستا گرفت و ناکۆکیەکە لە نێوان حکوومەتی عێراق و ڕێکخراوی ئۆپێکیشدا بۆی ئاستی بەرهەمێنان پیاداچوونەوەی بۆ بکرێت سەبارەت بەم ئاستی بەرهەمێنانی نەوتەی قڕنە دوو کە نزیکی 500,000 بەرمیلە 0.5 لە سەتی هەناردەی هەموو جیهان بەرهەمێنێ وای دانێن هەناردەی جیهان خواستی گیان لە سەروی هەناردەکەوەیە خستنە ڕۆکەی بەقەی خواستەکەی نییە بەڵام ئەو خستنە ڕوو هەناردەی کە هەیە ئەگەر باسی پێش جەنگیشکەین کە لە سەروی 100 میلیۆن بەرمیلی ڕۆژانەوە بووە 500,000 بەرمیلی قڕنە دوو 0.5 لە سەتی ئاستی بەرهەمهێنان یاخود هەناردەی نەوتی هەموو جیهان پێک دێنێ ئەم چەڵگە گرنگێکی گەورەیە ئێستا شیڤرۆن چیەکە لەم گرێ بەستەدا کارەکانی چییە؟ یەکێک لە خاڵەکان کە جێی سەرنجە ئەوەیە ئەو کەلوپەل و شێوازە ئامێرانی کە بەکاری دێنن لەم چێڵگەیە کۆن بوون تا ڕادەیەک بەشێکیان کلاسیکی شیڤرۆن دێت پەرە بەم ئامێرانە دەدا و تەکنۆلۆژیای زۆر پێشکەوت و ئامێری زۆر پێشکەوت و دێنێتە ناوە بۆ پێشخستنی کارەکانی قڕنە دوو ئەمەش دواتر دەبێتە هۆکاری ئەوەی کە هاوکار بێلەوەی بەرهەمێنانی نەوت لەم چێڵگەیەدا زیاد بکرێت ئەمە لە چوارچێوەی پلانەکانی عێراقن بۆ زیادکردنی بەرهەمێنان و هەناردەی نەوتی عێراق با لێرەوە بچینە بەهای دراوەکان دیناری عێراقی تا ڕادێک بە بەهێزی خۆی هێشتۆتەوە بە جۆرێکە کە هاوشێوەی دوێنەیە ئەم دووسێ ڕۆژە جێگیرە پێشتر دیناری عێراقی بەرامبەر دۆلار بەرز بۆ ئێستا 2 بۆ 3 ڕۆژە نرخەکەی جێگیرە $100 لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بە 154,900 دیناری عێراقی مامەڵی پێوە دەکرێت لە ناوخۆی هەرێمی کوردستان واروەها 100 پاوەند 201,500 دیناری عێراقیە 100 یۆرۆ 175,000 دیناری عێراقیە ئەومان بیر نەچێ دۆلار ئیندێکسی بەرامبەر بە دراوە ڕکابەرەکانی باش بەرز بۆتەوە ئەم بەرزبوونەوەی دۆلار ئیندێکسی دۆلار کاریگەری لەسەر نرخی زێڕیشە بووە کە بەو جۆرەدای بەزاندووە دواتری شەندێشتان لە کاتی نرخی زێردا پێ دەڵێ $100 بە 17 میلیۆن و 630,000 تمەن مامەڵی پێوە دەکرێت تمەن دابەزیوە و 100 لیرەی تورکیش بە 3324 دیناری عێراقی مامەڵی پێوە دەکرێت باسێکی نرخی زێر و زیوتان بۆ بکەم سەبارەت بە زێر زۆر دابەزی دوێنێ ئێوارە و شەو تاوەکو $3,940 بۆ یەک ئۆنسە دابەزی ئێستا لە کاتی ئامادەکردنی هەواڵە تا ڕادێک نرخەکەی بەرز بۆتەوە بەڵام هەر نزمە زێر یەک ئۆنسە زەر بە $4,024 بەمەژ 1 کیلۆگرام زێڕی دەکاتە $129,411 ئەبێ ئەوەمان بیر نەچێت کەمێک بەر لە ئێستا کیڤن وارش سەرۆکی یەدەگی فیدراڵی ئەمریکا قسەی کردووە باسی لەوە کردووە کە چەند خاڵێکی وتووە یەکێک لەو خاڵانە باسی لەوە کردووە تا ڕادێک هەڵاوسان خاو بۆتەوە لە ئەمریکا هەڵاوسانی نرخەکان کە ئەمەش ئاماژەیە بۆ ئەوە ڕەنگە هەرچەند هێشتا باسی لەوە کردووە کە ئەمەش هێشتا بەخواستی ئەوان نییە بابەتی بەرزکردنەوەی نرخی سوودی بانکی زۆر ئاماژەی بۆ ئەوە نەکردووە کە چی لێ دێ لە داهاتوە بەڵام کاتێک دەوترێ هێشتا نرخی هەڵاوسان ڕاستە خاو بۆتەوە بەڵام هەر بەرزە و لە خواستی ئەوەندانە ڕێگاچارەیەکەیە بۆ دابەزاندنی نرخی سوودی بانکی کە یەدەگی فیدراڵی لە ڕابردوودا
جێبەجێ کردووە. ئەویش دەستبردنە بۆ نرخی سوودی بانکی بەرز کاتەوە. کاتە نرخی سوودی بانکی بەرز دەکاتەوە هەڵاوسان نزمەکاتەوە. ئەگەر ئەم هەنگاوە جێبەجێ بکەوە دژی خواستەکانی ترەمپە و ئەگەر ئەم هەنگاوە جێبەجێ بکە ئیندێکسی دۆلار بەرز دەبێتەوە بە وەبەرهێنان لە دۆلارە بەرز دەبێتەوە دانانی قەرز لە بانکەکانی ئەمریکا بەرز دەبێتەوە بە پێچەوانەوە وەبەرهێنان لە زێڕە تا ڕادەیەک نزم دەبێتەوە و ئەمەش نرخی زێر دادەبەزێنێ. یەک لیرەی زێر بەم نرخە 853 دۆلارە زێڕی عیارە 762,000 دیناری عێراقی لە ناوخۆی هەرێمی کوردستان زێڕی عیارە 21 889,000 دیناری عێراقیە زێڕی عیارە 22 931,000 دیناری عێراقی. سەبارەت بە زیویش بە هەمان شێوە دابەزیوە یەک ئۆنسە زی و 50 دلار و 50 سنتە 1 کیلۆگرام زی و 1881 دۆلارە. مەڕمەڕە و پاڵم لە ناوخۆی هەرێمی کوردستان 1950 بە 1970 دۆلارە. ئەمە نرخی زێر و زیو بوو. بەڵام بابەتێکی دیکە هەیە پەیوەستە بە زێر، ئەویش سندوقی وەبەرهێنانی زێر کە گۆڕانی بەسەرداهاتووە تا ڕادەیەک شانەوەی وەبەرهێنەران هەیە لە ئەم سندوقە وەبەرهێنانی زێردا یاخود سندوقەکانی وەبەرهێنان. ئەمەش یەکێکی ترە لە ئاماژەکان کە ڕەنگە زۆر جا پرسیار کرێ زێر بۆ دادەبەزێ. ئەمە ژێکێکی دیکەیە لە ئاماژەکان. سندوقەکانی وەبەرهێنانی زێر هەفتەی ڕابردوو 4.7 ملیار دۆلار کشانەوە هەبووە لەم سندوقانی وەبەرهێنانی زێردا. واتە وەبەرهێنەرە عیملاقەکان زەبەلاحەکان خواستێکیەوە تویان نییە لە ئێستای وەبەرهێنان لە زێردا بکەن. بۆیە سندوقەکە 4.7 ملیار دۆلاری لێکشێنراوەتەوە کە گەورەترین کشانەوەی پارەیە لە سندوقی وەبەرهێنانی زێر لە مانگی نۆی 2022ەوە. ئەگەر ئەمەش بە زێربی پێوین لە هەفتەی ڕابردوودا 38.3 تۆن زێر خواستی وەبەرهێنان لە سەریان نەماوە. ئەمەش کاریگەری گەورەی لەسەر کانزا زەردەکە دەبێت. چۆنە دابش بووە بەسەر کیشۆرەکانە بابەتی ئەم کشانەوەی لە سندوقەکانی وەبەرهێنانی زێر لە ئەمریکای باکوور 23.6 تۆن خواستی وەبەرهێنانیان کشاندۆتەوە، لە ئاسیا 8.7 تۆنە، لە ئەوروپا 5.9 تۆنە. واتە وەبەرهێنەران لە وڵاتانی ئەمریکای باکوور ئەو وەبەرهێنەرانن کە خواستیان لەسەر وەبەرهێنان لە زێردانەماوە پارەکانیان کشاندۆتەوە لە سندوقەکانی وەبەرهێنانی زێر. ئەگەر ئەوەی کە باسمان کردووە یەدەگی فیدراڵی ئەمریکا بڕیاریەوە بدات لە مانگی نۆدا نرخی سوودی بانکی بەرز کاتەوە لە پێناوەی هەڵاوسان دابەزێنە لە ئەمریکا، ئەوەی هێندەی تر کشانەوە لە سندوقەکانی وەبەرهێنانی زێر ڕوودەداخ ئەوەندەی تر وەبەرهێنەران دۆلارەکانیان دەخەنەوە بانکەکانی ئەمریکا چونکە قەرز بێڵنەوە لای بانکەکانی ئەمریکا نرخی سوودی بانکیەکەی بەرز بۆتەوە قازانجەکانیان زیاتر دەکەن. پێشتر کاتێک 25 پوینت دابەزین لە نرخی سوودی بانکیدا هەبوو پارەکان دۆلارەکان وەبەرهێنەران دەیانوت بۆچی لێرە بێت نرخی سوودی بانکی دابەزیوە یان کشانەوە زێر بە بەردەوامی بەرزە بۆ دەیان خستە زێڕەوە. بەڵام ئەگەر یەدەگی فیدراڵی ئەمریکا بڕیاردا نرخی سوودی بانکی بەرز کاتەوە پێچەوانەکەی دەبینین و ئیندێکسی دۆلاری ژێکێکە لە هۆکارەکان کە بە بەردەوامی بەرز دەبێتەوە. ئەمە ژوای کردووە کە وەبەرهێنان لە زێر بکشێنەوە وەک کێشە جیۆگرافیەکان و جیۆپۆلیتیکەکان کە ئەمەش ئەو جەنگەی ئێران و ئاڵۆزیەکانی ئۆکرانیا و رووسایە بە تایبەت ئەم جاریان جەنگی ڕۆژوڵاتی ناوڕاستە کاریگەری لەسەر کشانەوە لە وەبەرهێنانی زێر هاتوۆتە ئاراوە. ئەمانە تەواوی نرخی زێر و زیو بوون. بە تایبەت ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە هەر دابەزینێکی گەورە یاخود هەر بەرزبوونەوەیکی گەورە لە نرخی زێر و زیودا ڕاستەوخۆ کاریگەری لە ناوخۆی هەرێمی کوردستان لە بازاڕی زێڕەنگەران لەلایەن ئەو بازرگانانەی کە کڕین و فرۆشتنی زێر و زیو دەکەن دێنێتە ئاراوە. بۆیە ئێمە زۆر جا ئەڵێین بابەتە ئابوووریەکان هەموو جیهان یەک پاکێجە ئەمە ئێمە بەستەکەمان بە تایبەت لە نرخە جیهانەکان. ڕامان مستەفا لە بازاڕی زەڕەنگەرانی هەولێرە باسێکی دابەزینی گەورەی زێر و زی و کاریگەری لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکات.
سڵاوتان لێبێت و ئەو کاتتان باش هاتوومەتە بازاڕی زەڕێنگەران لە شاری هەولێر بە شێوەیەکی گشتی بە دوواداچوونەکەم بزانم پرسیاری نرخەکانەکەم بزانم دۆخی بازار بە شێوەیەکی گشتی چۆنە هاوڵاتیان خواست و خستنە ڕوویان چۆنە لە بابەتی زی و زێڕ و بابەتەکانی دیکەش هاتووم لێرە لەگەڵ یەکێک لە فرۆشیارەکانی زی و قساکەم قوربان سڵاوت لێبێ سڵاو لە تۆش بەخێر بن جارێ پێم بڵێ بە شێوەیەکی گشتی دۆخی بازار چۆنە بازار لە ئێستادا سەخامگیر بووە لە چاو 6 مانگ بەر لە ئێستا بابەتەکان زایەکەن بەرەو دابەزین بوون بەداخەوە خەڵکێکی زۆر لە هاوڵاتیانی خۆمان لە شارەکانی هەرێمی کوردستان زەرێکیان کرد کەمە وەکو کاسبکار و ئاهلی بازار زۆرمان پێ ناخۆشە بەڵام 2000 بۆرسە ئۆنسەیەکی عالەمیە لە عالەم کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت خەڵک ئێستا زیاتر ڕۆژانە بەرەو چی دێت چی ئەکرێت چی ئەفرۆشێت کامە بابەتەکان وڵای کاکە ڕامەجان تێکەڵاو ینی هەردووشی تێدایە هەمانە زیو دەفرۆشە زێڕ دەکڕێت هەمانە زێر دەفرۆشێ زیوی پێ دەکرێتەوە هەشە لە ناچاری مەسەلەن پێداویستیەکی ناوماڵە پێداویستیە کە حەزاتە زێڕەکەی دەفرۆشێ پارەکە دەباتەوە لەگەڵ خۆی هەموویمان هەیە بەڵام لە ئێستادا ڕێژەیەکی کەم خەڵک ینی ئەوەی کە من لە دوکانەکەی خۆم بینیمەوە لە بازار کۆمەڵە گەنجێکن کە هۆشیارن ئاگان لە خەبەرەکانی ئۆنسی جیهانی و بابەتی ئابوووریە ڕێژەیەک یە کە زیو دەکڕێت ئێستا بە قاڵب بە چیلو ئازی و مەسەلەن جۆرەکانی پاڵم و مەڕمەڕەوە ئەوەی کە قەناعەتی پێدا هەرچەنێمە وەکو دوکاندار و وەکو زیو فرۆش بە هەموو کەسێک دەڵێن ئەوەنە تەنها براند و لۆگۆن ئەوەی کە هەیە لەسەر زی و قاڵب ئارەکەی و کێشەکەیەتی کە مەزبوط بێ بەڵامی دی هەر کەسە و قەناعەتێکی هەیە بۆ خۆی و ئەو مارکەوە براندێک کە دڵخوازیتی ئەو دەکڕێت سەبارەت بە بابەتی نرخەکان ڕۆژانە بەرزی و نزمیەکەن چۆنە تا ڕادەیەک جێگیر بوو ئێستا کاگرامەنجان تقریبا لە خلالی سێ مانگ دەبێت ئۆنسەی زی و لە 75 بۆ 80 سەخامگیر بوو بەڵام لە ئێستادا لەبەر ئەو جیۆپۆلیتیک و بابەتی شەڕ و جەنگ و ئاشتیە و کە لە دنیا هەیە مۆزوعی بەرزبوونەوەی نەوت کانزاکان دابەزیون زیویش ئەو فترێ ئۆنسەکەی زۆر دابەزی ئەنی لە بەراورد بە 6 مانگ بەر لە ئێستا ئەگە بەراورد بە ساڵی پاریش وەرگرین 2 ساڵ بەر لە ئێستا بەرز بۆتەوە بەڵام کەو سعرەی لە بازار بەرز بۆ ئێستا نزم بۆتەوە زۆر گۆڕانکاریش بەردەوام هەیە ینی چونکە نرخەکان لە دەست ئێمە نین مەسەلەن بازرگانێک بم وەکالەتی یەک لە براندەکانیان لە زیوە لە بەرەوەی ئۆنسەیەکی تایبەتمان هەیە لە جیهان ینی هەموو جیهان کڕین و فرۆشتن بای سەڵی تێدایە لەوێوە نرخەکان دەردەچن مەعدای ئەوەی کە هەند کۆمەڵە تێچوێکی عموڵە و نەقڵ و پارەی حواڵەکردنەمان هەیە ڕوعی بازرگانەکانیش دەمێنێتەوە باشە نرخی مسقالم پێ بڵێ مسقالێک زی و چەندە بابەتەکانی دیەوەی لای تۆە جا خۆی یەک ڕوونکردنەوە زۆر خۆشە حەزم لێ بۆ پرسیارەت کرد ئێستا زۆربەی خەڵک لەبەرەوەی زێر لە کۆنەوە خەڵکی خۆمان کڕیوێتی و کولتوریەکە نرخەکە هەر بە مسقاڵە ینی مەسەلەن بەنمونە ئێستا نرخی فەرمی سەندیکای زێڕەنگران 880,000 بۆ هەر مسقالێک تەمەنەویش لە گۆڕانکاری ینی بەرز و نزم دەکا مسقالێک زی و بەنمونە ئێستا ماگەر بابەتی خشەڵ وەرگرین مەسەلەن ئێستامە مستیلەیەکی پیاوانەیە مسقاڵیەوە لە 45,000 بۆ 50,000 دەوەستێ بەڵام ئەگەر بتەوێ ئاری ئەمە مەسەلەن زیوی صافی بکڕی کە لیرە بێ دەستحەقە وەکو زێڕەکە هەمانە بە 23,000 ینی جیاوازیەکە لێرە مسقالێک کە خشڵە مسقالێکیش کە تەنها زیوە و صافیتکەدانە زۆر هەرزانترە زێڕەکەش بێ دەستحەقێتەوە کە لیرەیەک دەکڕی بێ دەستحەقە بابەتی زێر ئەوەندەی ئاگدار ئێستایان ئەو بابەتانەی مەڕبەرەوەوانە چۆن نرخەکانیان لە ئێستادامە تەبەن جێگیر نین ینی دقیق لەگەڵ دقیقی کەس نرخی وەڵام مەسە لەو دقیقە مەڕمەڕە بە 19 وەرەقە و $10 کڕن و فرۆشتنی پێوە دەکرێت پاڵم $5 هەرزانترە تەڵەبی تۆزە کەمتر بووە نادری تووریمانەیە تۆزە تەڵەبی زیاترە ئەو لە دەوری 19 وەرەقە و $6 ئەو بابەتانەیە چوارنەوەمان هەیە کەمە دایمە نامژگار و کەسان دەکەم کە بۆ درێژمەودانە دایانەوە 1 کیلۆ زی و قاڵب بکڕن چوارنەوە بکڕن تقریبا $50 هەرزانترە باشە سەبارەت بە زێر ئەمڕۆ چۆن مامەڵی پێوەکرێت وڵای وەکو باسم کرد نرخی فەرمی سندیکا 880,000 لە دوێنێ خەڵکێکی زۆر تەڵەبی لەسەر لیری هەولێر هەیە خۆشبەختانە کۆمەڵە معاملەیەکمان هەیە کە لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و سندیکا و کوالەتی کۆنتڕۆلی لیرێکی زۆر جوان ئارێکی زۆر مەزبوط بەبێت دەستحەق بەڵام جیاواز لەوەی کە ئاڵتون و زێر دایمەن مشتریەکان ئافرەت بووە ئەوان پیاو زیاتر دەیکرێت لیرەکە لە سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ وەک ئەوەی کە ئەم فرۆشیارش ئاماژەی پێدا دیارە بە شێوەیەکی گشتی نرخەکان گۆڕانکاریان بەسەردادێت بەڵام بەهۆی ئەو دۆخەی ئێستا بابەتی ئاشتی و هەروەها گۆڕانکاریەکان لە ناوچەکە هەیە دیارە تا ڕادەیەک بازار جێگیرتر بووە و سەبارەت بە خواست و خستنەڕووی بابەتەکان بە شێوەیەکی گشتی دیارە بەپێی پێویستیە هاوڵاتیان بەپێی پێویستی فرۆشتن و کڕین دیارە مامەڵێ پێوەکەن و بە شێوەیەکیش تا ئێستا وەک خۆی ئاماژەی پێدا بازار بەرەو جێگیربوونێکی دیاری کراوەڕات لە کاتی خستنەڕووی
بەهای دراوەکان باسی ئەوم بۆ کردن کە تمەن تا ڕادەیەک بەرامبەر بە دۆلار ڕووی لە دابەزین کردووە بە تایبەت بەراورد بەو کاتی کە ڕێککەوتنە سەرەتایەکەی نێوان ئەمریکا و ئێران ئیمزاکرا تا ڕادەیەک بەهای تمەن بەهێز بوو بەرامبەر بە دۆلار بەڵام گۆڕانکاریەکان زۆر نەبوون. ئێستا جارێکی تر ئیندێکسی تمەن یاخود بەهای تمەن بەرامبەر بە دۆلار جارێکی تر ڕووی لە دابەزین کردووە. بۆ ئەوی بزانین ئەم گۆڕانکاری چی هاتۆتارەوە بازاڕی تاران چیمان پێ دەڵێ. سامان سولەیمانی پامنێری کورسات نیوز لە تارانە وەردەگرین. سامان سڵاوت لێبێت باسێکی بازاڕی دراوی تارانمان بۆ بکە ئەم گۆڕانکاریە چی هاتۆ تا ئاراوە ئێستا نرخەکان لەوێ چین و بەرپرسانی دارایی و ئابووری و لایەنی پەیوەندیدار لەسەر بەهای تمەن چی دەڵێ؟ پشتیوان سڵاوت لێبێ ڕاستیەکەی ئەوەیە کە نرخی تمەن لە بازاڕی ئێرانە دوو جۆر کاریگەری لەسەر نرخەکەی کاریگەری دایانێت دوو جۆر بابەتی کورتماوە و بابەتی ئەتوانین بڵێن بنەڕەتی تر. لە کورتماوەکە لەم چەند ڕۆژە سێ شت ڕوویان داوە کە کاریگەریان لەسەر نرخی تمەنداناوە یەکێکی لێدوانەکانی یا توانم بڵێم لێدوانە سیاسیەکانی بەرپرسانی ئێران و ئەمریکا کە تا ڕادەیەک ئەگەری ڕوبەڕووبوونەوەی سەربازی تا ڕادێک بەرز کردەوە و لە هەمان کاتە ئەو ڕێکەوتنەی کە بڕیار بوو کۆبوونەوەی بکرێت لە نێوان وەفتی هەردوو لە ئاستێکی باڵا تا ڕادێ ئێرانیەکان ئەوەیان ڕەت کردەوە و بە شێوەیەکی تر بەڕێوە چووەمە تا ڕادەیەک بازاڕی ڕەشبین کرد. هۆکاری دووەمە گەڕێتەوە بۆەوە کە زانین ئێمە تقریبەن لە سبەینەوە بۆ ماوەی هەفتەیەک ئەتوانم بڵێم پشوویەکی چەند ڕۆژەمان هەیە بە تایبەت لە تارانی پایتەخت کە لەو شەقامانەی دەوروبەری منیش ئەستای بینم قەرەباڵغیەکی زۆر هەیە ڕێژەی سەفەر بەرز بووەتەوە کاتی ڕێژەی سەفەر بەرزە بێتەوە تا ڕادەیەک خواست لەسەر دولار بەرزە بێتەوە و ئەمەش دیسان هۆکارێکی کورتماوەی ترە و هۆکاری سێهەمیشیە گەڕێتەوە بۆ سیاسەتەکانی بانکی ناوەندی بۆ پڕکردنەوەی خەزێنەی تمەن و دولاری خۆی بڕێ جار کایە بۆ و نرخانەی تمەن و دولارەکە و ئەمەش کاریگەریەکی چەند ڕۆژە لەسەر نرخەکان دانێت بەڵام بنەڕەتی تر لەوە و گرنگتر لەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی نرخی هەڵاوسان لە ئێران زۆرە. هەفتەی ڕابردوو نرخی هەڵاوسانی مانگانە ڕاگەیەندرا کە ڕێژەیەکی یەکجار زۆر بوو لە هەمان کاتا ڕێژەی ئەو پارەی کە پێ ئەوەترێ پارەی نەختینە لە ناو بازاڕە ڕێژەیەکی یەکجار زۆری تێپەڕاندووە و ئابووری ئێران لەژێر گەماروەیەکی یەکجار زۆرایەوە هیچ چاوەڕوانیەکیش بەڕاستی بۆ ئەوە نییە کە بزانین ئەو گەماروانە لە داهاتوویەکی نزیکدا بە شێوەیەکی بەربڵاو هەرچەند ئەگەری ڕێککەوتن لەسەر کۆمەڵی لە پارە بلۆکراوەکانی ئێران هەیە بەڵام گوشارە چەند ساڵەکانی سەر ئابووری ئێران وای کردووە بەڕاستی پێویستی بە کۆمەڵی هەنگاوی بنەڕەتی تر بێ بۆ ئەوەی کە تمەن بتوانێت کاریگەری بەخۆیەوە ببینێ. کارناسان پێیان وایە کە ئەگەر بێت و ڕێکەوتنی کۆتاییش لە نێوان ئێران و ئەمریکا بکرێت و تەنانەت پارە بلۆکراوەکانی ئێران لە ئاستێکی باڵا ئازاد بکرێت و گەمارۆکانی سەر ئێرانیش نەمێنێت لەبەر ئەو زیانانەی کە بەهۆی گەمارۆکانەوە لە ساڵانی ڕابردووە بەر ئابووری ئێران پێیگەیشتووە لانیکەم ماوەیەکی 2 بۆ 5 ساڵەمان ئەوێت کە ئابووری ئێران بکەوێتەوە سەر سکە و ڕۆژانێکی باش بەخۆیەوە ببینێەوە ئەم دابەزینی نرخی تمەنە بە بابەتێکی زۆر ئەتوانم بڵێم سروشتی ئەزانم. باشە. شەقام چی دەڵێ؟ شەقامی ئێرانی چی دەڵێ لەسەر ئەم کرانەوە یاخود چاوەڕوانی بۆ کرانەوەی ئابووری ئێران؟ ئایا خۆیان ئامادە کردووە بۆ ساڵانێکی دوور و درێژی ئەنجا خۆشگوزەرانی لە دوای چەندین ساڵی ئابلۆقە و با بڵێن بارگرانی دارایی؟ ڕاستیەکەی ئەوەیە کە شەقام گوشاری زۆری لەسەرە بەرپرسانی حکوومەتیش ئەمە پشتڕاست کردوێتەوە. ئێستا زانین هەر هاوڵاتی ئێرانی مانگانە ملیۆنێ تمەن وەرەگرێتە خەریبەن نزیکەی $5 و شتێکەکە ئەوە حکوومەت ڕایگەیاندووە کە پلانی هەیە ئەو یارمەتیە زیاب بکات لە ماوەکانی داهاتووە و بەڕاستی خەڵک لەژێر فشارانەوە تەنها هیوایەنەوەیە لەم قۆناغی ئێستا لانیکەم ئەو ڕێژە زۆرەی هەڵاوسان و گرانیەکەیە حکوومەت بتوانێت بە شێوەیەکی ڕێژەی کۆنتترۆلی بکە و هیچ ڕێگا چارەیەکی تر نییە. بەڵام حکوومەت هەوڵی داوە لە بواری سوتەمەنیە لە بواری بۆ نمونە بنزین و کارەبا و ئاوە زۆر دەستکاری نرخەکان نەکا کە خەڵک نەکەونە ژێر فشارەوە. بەڵام بۆ نمونە هەفتەی پێشوون بڕیاری گرانکردنی ناندرا لە زۆربەی پارێزگاکان و چاوەڕوانیەکە زیاتر بۆەوەیە کە حکوومەت پارەیەکی دەست بکەوێت و بتوانێت ئاستی یارمەتیەکان زیاب بکە و لە ئێستادا باسی لەوە هەیە کە ئەگەری هەیە لەو کۆبوونەوانەی ئێستای دوحا تا کۆتایی ئەم هەفتە لانیکەم $3 میلیارد لە پارەکان ئێران ئازاد بکرێت لانیکەم بۆ هاوردەکردنی ئەو شتانەی کە
بۆ نمونە دانەوێڵە و گەنمەوە و شتانەی کە پێویستی ڕۆژانەی خەڵکە و تا ڕادێ بتوانێت بازاری پێ کۆنتڕۆڵ. باشە سامان لە کاتی جەنگەکەیە ئێران بە چڕی بۆرجومان کرا کاولکاری هەیە داڕمانی پرد و باڵەخانە و پرۆژەیە خود ئەو ژێرخانەی ئێرانەیە ئایا دەستکراوەتەوە بە وەبەرهێنان لەو پرۆژانەدا و بنیادنانەوەی یاخود هێشتا چاوەڕێن ئەو سندوقەی کە باسەکرێ ئەو پارە بلۆکراوانی باسەکرێ بگەڕێتەوە ناوخۆی ئێران و جارێکی تر دەست پێ بە بژانەوە بکرێت. ڕاستیەکەی ئەوەیە کە پشتیوان پەیوەندی بە پرسیارەکەی پێشوو ترتەوە ئەتوانم بڵێم یەکێک لەو شتانەی کە بووەتە هۆی دڵخۆشی هاوڵاتیانی ئێرانی ئەوەیە کە حکوومەت هەر دەستبەجێ لە ڕۆژانی یەکەمی کۆتایی هاتنی شەڕەکەەوە سەرڕای ئەوەی کە بە شێوەی ئاگربەستە دەستی کردووە بە نۆژەنکردنەوەی ئەو شوێنانەی کە زیانیان پێگەشتووە لە پاڵاوگەکان لە کارگەی پۆڵا لە کارەبا لە پردەکان هەموو ئیشی لەسەر ئەکرێەوە بڕیاریشە لە ماوەیەکی کەما بگەڕێتەوە ئەزانین هەنگاوێکی باشیش کە حکوومەت توانی لە ژنێف یەکلایی بکاتەوە ئەوە بوو کە ڕێگای هەناردەی نەوتی ئێران کرایەوە و ئێران ئەتوانێت هەم پارەکە بە دولار بوەربگرێ هەم داشکاندن نەکا لە بەرگەمارۆکان لە سابیز گرانتر لە جاران نەوتەفرۆشەوە بە وتەی محەممەد باقر قاڵیباف لە تا ئێستا 40 میلیۆن بەرمیل بڕێ سەرچاوە باس لە 50 میلیۆن بەرمیلەکەن ئێران توانیوێتی لەم ماوە نەوت هەناردە بکەوە هەموو ئەمانەی بەکارێناوە بۆ نۆژەنکردنەوە بەڕاستی لە شەقامەکانە و لە شوێنە جیاوازەکانە کە تۆ ئەگەڕێی ئەو شەپۆ لە کارکردنە ئەتوانی ببینی و ئەمە دڵخۆشیەکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە کە حکوومەت سوورە لەسەر ئەوەی کە ژیان لە بوارە جیاوازەکانە بگەڕێتەوە بۆ ئاستی یاسایی خۆی بەڵام لە بیمانەی ئێران زیاتر لە 95 میلیۆن دانیشتووی هەیە و هەر بڕیارێک بۆ چاکسازی لە بواری ئابووریا و باشترکردنی ژیانی هاوڵاتیان بەڕاستی پێویست هەنگاوی گەورە و پارەی زۆر هەیە. سامان سولەیمانی پەیامنێری کورسات نیوز لە تارانەوە سوپاس بۆ زانیاریەکانت. باسێکی نرخی نەوتان بۆ دەکەم ئەمەی لەم ستونەی تەنیشتی منەوە دەردەکەوێت نرخی نەوت بەڵام ئەوشمان پێ دەڵێ بەراورد بە دوێنێ کاتی نرخی نەوتم پێوتن داوەزینی تۆمار کردووە نەوتی برند یەک بەرمیلی بە $70 و 97 سنتە ڕۆژاوی تەکساس کە نەوتی ئەمریکیە بە $60 و 90 سنتە بە دەرلەوەی کە کەشتێ بەتاڵەکان ڕویان لە کەنداوی عەرەبی کردووە بۆ ئەوەی بە جۆرە لە جۆرەکان نەوت خەنە سەر پشتیان و نەوت بڕێژن بە بازاڕەکانی ئاسیادا کە تینووی نەوتن وەخستنە ڕووی نەوت زیاد بێمە کاریگەری لەسەر دابەزینی نرخی نەوتە بوو هاوکات ئۆکرانیا شەوی ڕاگەیان کە پاڵاوگەیەکی گەورەی رووسیای بە ئامانج گرتووە ئەمە ژوا دەکات بەکارهێنانی نەوت لە ناوخۆی رووسیادا تا ڕادەیەک داوەزێ ئەو وەختە نەوتێکی زیادەی رووسیا دەمێنێتەوە ئەمە کاریگەریانە وەخواستی ترەمپیش بۆ دابەزینی نرخی سوتەمەنی و دابەزینی نرخی نەوتی ڕەش لە بازارەکانی جیاندا وای کردووەکە بە بەردەوامی ئاگامان لێبێک بە بەرچاوی خۆمانەوە شایەتی ئەوە بین کە نرخی نەوت ڕووی لە دابەزی سەبارەت بە غازی سروشتی 1 ملیۆنەکەی گەرمۆکەی بە $3 و 23 سنت بەدەر لە نرخەکان با من باسی بابەتێکی دیکەتان بۆ بکەم کەویش وەبەرهێنانی سامسۆنگە لە کۆریای باشوور ئەوەی کە ئەو کۆمپانیایە بڕیاری داوە کۆمپانیای سامسۆنگ ئەوەیە کە بە بەهای یاخود بە سەرمایەی $648 ملیار دەوێت وەبەرهێنان لە کۆریای باشووردا بکە حکوومەتیش پاش پشتگیری ئەم هەنگاوی سامسۆنگی کردووە لەم راپۆرتەدا زانیاری تەواو لەسەر وەبەرهێنانی سامسۆنگ لە کۆریای باشوور دەبینین. لە کاتێکدا کێبڕکەی جیهان لەسەر زیرەکی دەستکرد ڕەهەندی جیاوازی لێ دەکەوێتەوە کۆمپانیای سامسۆنگ بەنیازە لە 10 ساڵدا نزیکەی $648 ملیار لە کۆریای باشوور وەبەرهێنان بکات. حکوومەتی کۆریای باشوور پشتگیری پلانەکە دەکات ئەوەش دەری دەخات کە سیۆل بەنیازە پارەسەندن و پێشکەوتنی زیرەکی دەستکرد بۆ گەشەی ئابوووریەکەی بقۆزێتەوە و بە پشتگیریکردنی وەحشەکانی تەکنەلۆژیا پێگەکەی لە زنجیرەی جیهانی نیمچە گەیەنەرەکان و ژێرخانی زیرەکی دەستکرد بەهێزتر بکات. دەوترێت ئەم وەبەرهێنانەی سامسۆنگ لە کۆریای باشوور ئەو وڵاتە دەکات بەیەکێک لە گرنگترین جەمسەرەکانی پەرپێدانی زیرەکی دەستکرد لە جیهاندا. پلانەکە تەنها دروستکردنی کارگەی بەرهەمهێنانی چیپ ناگرێتەوە بەڵکو هەندێک کردی دیکە لەوانە ناوەندی داتای زیرەکی دەستکرد پاتری شاشە و پەرپێدانی ژێرخانەکانی تەکنەلۆژیا لە خۆ دەگرێت. بە گوێرەی راپۆرتەکان کۆمپانیای سامسۆنگ تەرخانکردنی نزیکەی $195 ملیار تر تاوتوێ دەکات بۆ دروستکردنی ژمارەیەک کارگەی بەرهەمهێنانی چیپ لە باشووری ڕۆژئاوای کۆریای باشوور.
کۆریای باشوور یەکێکە لە براوەکانی بواری زیرەکی دەستکرد لە جیهاندا. هەردوو کۆمپانیای سامسۆنگ ئەلکترۆنیکس و SK هاینکس پشتێکی بەرچاویان هەیە لە بازاری جیهانی بیرکە پێشکەوتوەکان بە تایبەتی چیپی HBM کە یەکێکن لە گرنگترین پێکاتەکانی ناوەندەکانی داتا و پرۆسیسەرەکانی زیرەکی دەستکرد. بەرزبوونەوەی بەرچاوی خواست بۆ ئەو جۆرە چیپە بووەتە هۆی ئەوەی کۆریای باشوورش پیشەسازی نیمچە گەیەنەرەکان بکات بە یەکێک لە جونگە سەرەکیەکان لە پلانە ئابوووریەکانی وڵاتدا. وا بڕیارە بڕێوەبەرانی سامسۆنگ و SK هاینکس لەگەڵ سەرۆکی کۆریای باشوور کۆ ببنەوە و پلانە هاوبەشەکانی حکوومەت و پیشەسازی بۆ پەرەپێدانی 3 پرۆژەی نیشتیمانی لە بواری نیمچە گەیەنەرەکان ناوەندەکانی داتای زیرەکی دەستکرد و ڕۆباتیک تاوتێ بکەن. یەکێک لە گرنگترین ئامانجەکانی ئەو پلانە ئەوەیە کە پیشەسازی پێشکەوتەکان بگوازنەوە بۆ دەروەی سیۆل. لە ئێستادا بەشی بەرچاوی کارگەکانی بەرهەمهێنەری نیمچە گەیەنەرەکان لە دەوروبەری پایتەختن. ئەوەش بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی خان و کۆبوونەوەی هەلی کار لە یەک شوێن و پەرەپێدانی ناهاوسەنگی ناوچەکانی تر. پلانە نوێیەکەی سامسۆنگ تەنهاوە بەرهێنانی کۆمپانیایەک نییە، بەڵکو ئاماژەیە بۆ ئەوەی کەبڕکە لە بواری زیرەکی دەستکرد چوەتە قۆناغێکی نوێ و حکوومەتەکانیش شان بەشانی کۆمپانیەکان هاتوونەتە گۆڕەپانی ڕاکێشانی و بەرهێنەران و پەرەپێدانی ژێرخانەکان و پەرەپێدانی توانای بەرهێنانی چیپ. لە بارودۆخێکدا کە ئەمریکا بەوە بەرهێنانی بەرچاو لە ناوەندەکانی داتا و پرۆژەکانی زیرەکی دەستکرد و چین بە پەرەپێدانی خێرای زنجیرەیی دابینکردنی نیمچە گەیەنەرەکان لە کێبڕکێدان، کۆریای باشوور لە هەوڵدایە پێگەکەی لە بواری بیرگە پێشکەوتوەکان بەکاربهێنێت و پشکێکی زیاتر لە ئابووری زیرەکی دەستکرد بەدەست بهێنێت. گرنگترین هەواڵ و بابەتە ئابووریەکانم پێشکەشکردن خواتان.